وڵای پرۆژەکە زۆر باشە حەزەکەم هەموو کەس ئەوەی نەشی کرۆ بیکە. موچەکەت ڕاکێشە؟ بەڵێ موچەکەم ڕاکێشا دوو جارە لێرێ وەریەگەم زۆر باشە و زۆر سەرکەوتی. واتامە کاراسانی زۆری بۆیەوە کردووە؟ ئەی زۆر کردووە لە بەرەوەی جارانێ مەچوو لە باغ وەرمانەگر زۆرە وەستاین پارە نەبوو دوای پارە هات تەنویل نەبوو تا تەنویلە هات دوایش لە دەست سنووقێک تەوزیع کرد. ئێستایت ڕاستە خۆ پارەکە ڕاکێشی و هیچ کێشەیەک نییە و زۆر پرۆسەکان باشە و سەرکەوتووە. تا چەند دڵخۆشی بۆی کە حکوومەت هێرێمی کوردستان لە کابینەی نۆدا پرۆسەی موچەی بە دیجیتاڵی کردووە. وەڵایی زۆر دڵخۆشم و زۆر باشە و یعنی ئیشێکی باشیان کردووە. سەرکەوتوو بوون و زۆر سپاسیانەکەم. وڵای پرۆژەکە زۆر باشە حەزەکەم هەموو کەس ئەوەی نەشی کرۆ بیکە. بۆی نەجاتی بێ و لەو قەڵەباڵغی وینی بانق و چاوەڕوان نەکا و بە ئاسانی موچەکەی وەرگێ. بە دیاریکراوی چ جیاوازیەک دەبینی لە نێوان ڕابردوو ئێستادا بۆ وەرگرتنی موچە؟ وڵی ئێستا زۆر ئاسانترە لە چاوەساوە. ئەوسا فەرقی زۆر بوو. یعنی زۆرە وەستای زۆر پێچ و تا وەردەگرت جاجیانە کردەوە تا تەوزیعانە کرد ئای زۆری پێچ و بەڕاستی. کارمەندەکان نێژماری من تا چەند هاوکارن لەگەڵ ئێوەدا؟ وڵی زۆر باشن هەموو کاتێک هاتووم هاوکاریان کردوین. ئەوەی کە نەشزانێ ینی هاوکاریەکەن و بۆی فێر بێت.